ئەمڕۆ دەست بە وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کرا و وەزیری بازرگانی هەرێمیش دەڵێت بەبێ پسوولە گەنم لە هیچ جوتیارێک وەرناگیرێت. دەست دەکەین بەکردنەوەی سایلۆکانمان بۆ وەرگرتنی گەنمی ئەم ساڵی جوتیارانمان کە بڕەکەی 700,000 تەن دیاری کراوە بۆ هەموو کوردستان. ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەموو ئامادەکاریەکمان کردووە و ئامادەین بۆ پێشکەشکردنی هەموو ئاسانکاریەک بۆ ئەوەی جوتیارە بەڕێزەکانمان بتوانن بە ئاسانی گەنمەکانیان تەسلیم بکەن. بۆیە داواکارین هەر کەسێک بێوێ بێگەنمەکەی تەسلیمی ئێمەکە دەبێ پسوولەی وەزارەتی کشتوکاڕی پێبێ بەبێ ئەو پسوولەیە ئێمە ناتوانین گەنم لە هیچ کەسێک وەربگرین. بڕی وەرگرتنی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان بۆ هەر تۆنێک 294 کیلۆ دەبێت، واتە نزیکەی لە 180 گەنمەکەی لێ وەردەگیرێت و ئەوەش لە ئاز داخوازیەکانی جوتیارانی هەرێم نییە. ئەمنەوە 20 ڕۆژە گەرم دوریتەوە بارشین کردی هەموو بار نەکردێت جێنیە سیارە نیە لە سە بەم ڕوو کردی و دەرگاش بوویتەوە ڕۆ بە ناشکردنی هەرێمەوە وەرگرتن نییە. ئەوە ئێستا ڕوا دەرکە بوویتەوە ئێستا زراعەکان وەرەقان نەداینێ نانێ ئەو سیارەکەمان ڕاوەستە ئێستا وەرەقابی دەستمە ژۆری نییە کەس تێناگەم. پێرێ چوونیا گوتیان سیدی مالۆناتیە ئەتە شەمووی ئێستا کەش دەرکەوە هەلەسا بێن دەرکی ساروی بکەنەوە کردنەوە گەلو دیعایە کردەوە نییە. بەدری ئێمانیا بەرام هەر باشە پاشی دواکەوتنی دوای 15 ڕۆژ لە سنووری حکوومەتی عێراق سایلۆکان کرانەوە بە ڕووی جوتیاران ئێمە تاخیریش وەرگیرێ بەڵام هەر دڵخۆشین کە بڕەکەشی 700,000 تەنە 700,000 تەنیش لە هەرێمی کوردستاندا هاتەیە دەکە 130مان لێ وەرەگیرێتن. ئەوە نەبوونی متمانەیە بە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق لەبەر ئەوەی سوورەکانی حکوومەتی هەرێم فراوانە لەگەر تورکیا ئێران ئەوان دەرێن ئەو گەنمانەی گۆک ئەوەندە زۆر نییە بازرگانیە. پێشبینی دەکرێ ئەمساڵ لە سەرتاسەری عێراق 6 تاوەکو 7 ملیۆن تەن گەنم لە جوتیاران وەربگیرێت. تاوەکو ئێستا لە سایلۆکانی عێراق 4 ملیۆن تەن گەنم وەرگیراوە. بڕی 6 ملیارد دیناریش هاتۆتە سەر هەژماری هەرسێ پارێزگاکانی هەرێم بەم شێوەیە. بۆ سلێمانی 3 ملیارد دینار، بۆ هەولێر ملیار و نیوێک، بۆ دوهۆک ملیار و نیوێک. هەمان ڕۆژی ڕادەستکردنی گەنم چەکی پارەی گەنمەکە بۆ جوتیاران دەکرێت و دەتوانن ڕاستەوخۆ لە بانک شایستەدارایەکانیان وەربگرن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.